بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەیەکە ناڕەزایەتی مامۆستایانی زانکۆ و فەرمانبەرانی زانکۆ لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵابجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان دەستی پێکردووە. ئەمەش دوایەوە دێک کە موچەکانیان دواکەوت بوو، موچەی مامۆستایانی زانکۆ و فەرمانبەران. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر بایکۆتی مامۆستایان، چارەنووسی خوێندن هەروە و کێشە و گرفتانەی کە کەرتی خوێندنی باڵا و زانکۆ و پەیمانگەکان ئەو گرفتانەی کە هەیەە. بە میوان دەرێک لە بەڕێزان مامۆستا ئەحمەد ئەمین، ئەندامی ستافی ناڕازی مامۆستایانی زانکۆی سلێمانی، هەروە دکتۆر عوسمان جەمال مامۆستای زانکۆ، لە ڕانی شەو دکتۆر هەرێم حەسەن مامۆستای ناڕازی زانکۆی ڕاپەڕین. سوپاسیان بە دەبوونتان دەکەین. مامۆستا ئەحمەد دەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچین سەرداواکاری بڵێن مامۆستایانی زانکۆ. ئێوەکو مامۆستایەکی زانکۆ ئەم دۆخە چۆن ناو دەبن و ناوی دەنێن چیەوەی کێستە تێدا و حکوومەتە ناو دەنێن چی دوای لە سەرداواکاری مامۆستایانش قسە دەکەین. بەڵێ وڵاوی حکوومەتەکە ناوەنین چی لەوانەیە کورتیکەینەوە لە شێوازی دەسەڵاتدارێتیە، ینی بە پێی سەرچاوە زانستیەکان ئەم دەسەڵاتە بە دەسەڵاتێکی تاڵانکەر پۆلیان کراوە. ئەویش سێ خاڵی سەرەکی هەیە چۆن ئەڵێ بۆ ئەم پۆلیانکردنە. یەکیشیان ئەوەیە کە ئەم جۆرە دەسەڵاتانە بە بەرنامە چۆن ئەڵێ داهاتی سەر زەوی و ژێر زەوی تاڵانەکە. جا بۆ ئەوەی لە هەر لێپرسینەوەیەکیش ڕزگاری ببێ هەموو هێزە چەکدارەکان کۆنتڕۆڵەکە. بۆیە سەیرەکەی لە ئێستاە هەموو هێزە چەکدارەکان پلە بەرزکردنەوە هەیان بۆ کراوە. بۆ ئەوەی لە هەر لێپرسینەوەی تریش ڕزگاری ببێ دەستگای دادوەری کۆنتڕۆڵەکە بۆی کەس لێپرسینەوەی لێنەکە. بۆیە لە توێژینەوەیەکی مامۆستایەکی زانکۆی سلێمانیە دکتۆر سەرۆر باسی ئەوەکە کە گشت دەستگا چاودێری و لێپرسینەوەکان ئیشیان پاسەوانی گەڵنەڕیە لە جیاتی ئەوەی کە ئیشیان لێپرسینەوە و چاودێری کردن و سزادان بێ. و ئەڵێ بەرزترین ئاستی چۆن ئەڵێ گەندەڵی لە دەسەڵاتی تاڵانکەریە کاتێکە کە گەندەڵیەکانیان بە یاسایی یەکەن لە ڕێی پەرلەمانەوە. بۆیە پرسیارەکە لەوە بوو کە ئەم حکوومەتە ینی چۆن هەڵئەسەنگێنی یان هەوی ئەنێکی. تاوان ئەم قسانەش بە پێی کتێبی دزەکانی دەوڵەت هی سارە شایست کە لە 2015 بڵاوی کردوێتەوە. و ئەمەش هۆکاری سەرەکی نەبوونی موچەیە و ئەم تاڵانیەش کۆنە ینی هی ئەمڕۆ دوێنێ نییە. تاوان ئەوە من بە پێی ئەو کتێبە وتم سێ سەرچاوی تریشمان هەیە کە هەرسێکیان لە 2016 بڵاو بوونەوە. یەکێکیانی ئەبوو بەکر کاروانی ئەندامی نازان بڵێم سەرکردایەتیان ئەندامێکی باڵای یەکگرتووە، نووسینێکی دکتۆر مەریوان و ئاراس فەتاحە، زائیدە نووسینێکی دکتۆر ئومێد ڕەفیقە سەرۆکی زانکۆی جیهان کە هەرسێکیان دەسەڵات لە هەرێمی کوردستانە بە تاڵانکەر پۆلێنەکەن. دەسەڵاتێکی تاڵانکەر و دزەکانی دەوڵەتشمان زۆرن بە قسەی جەناوت بێ. بەڵێ خۆی کتێبەکە ناوی دزەکانی دەوڵەتە گینە لە ناوەخنەکە باسی دەسەڵاتی تاڵانکەرەکە. ئەوەی تاڵانیش لە دزی جیا ئەکاتەوە، تاڵانی بە ئاشکرا ئەکرێ و بەهێزێکی زۆر. دزی بەدزیەوە دەکرێت. دزی بەدزیەوە دەکرێەوە کە بیشە. باشە، سوپاس دەکەم دەگەرم وڵات کاک دکتۆر سەبارەت بەو بایکۆتێک کە هەیە لە زانکۆ پەیمانگاکان لە سنووری وەزام سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیانە تەنها موچێ داواکاری ئەو ناڕەزایەتێک کە دەستی پێ کردو؟ ڕاستەکەی زۆر سپاس بۆم دەفەتە سەرەتا بەڕاستی حەز ناکەم پۆلێنێ بکرێن مامۆستای ڕازی مامۆستای ناڕازی چکە ڕازیمانی هەمووی ناڕازیە. هەمووی ناڕازیە. هەمووی ناڕازیە. یەک مامۆستا ڕازی نییە لەم دۆخە. مامۆستای دکتۆر مامۆستای ڕازی شەوێ. مامۆستا ڕازیمان لێ بە هیچ شوێ. ئەمە گەر هەندێک مامۆستای لەسەر ئینتیمای حیزبی هەبێ هەندێک امتیازاتی وەرگرت پێ ئەو بەگەر ئەوانە ڕازی بن هیچ کەس ڕازی نییە ئەم دۆخە. ئەویش بە مامۆستای زانکۆدا نادرێ بەڕاستی. یعنی هەر مامۆستایەک ناڕازی نەبێت لەم سیستەمە بە مامۆستادا نابێت. بۆ مامۆستا پێوەرەکە ئەوەیە تۆ مامۆستای زانکۆ نخبەی کۆمەڵگایە، تۆ موچەکە دووکو مامۆستا فەرمووی تاڵان کراوە پێی ڕازی بیت بە مافی خۆت تاڵان کرد و پێی ڕازی بیت دیترەوە ناوێنی چی یعنی گوناحە ناوێنی مرۆڤیش نەکتانە مامۆستای زانکۆ. باش کە تەنانەت ئاژەڵیش ئەتوانێت بەرگری لە مافی خۆت بکەیت. ئەمە خاڵێکی تر بەڕاستی حەزم ئەماژە بۆ بکەم کە مامۆستای ڕازیمان نییە بە ئیجماع. پرسیارەکەی جەنابەت لەسەرەوەیکی داواکاریەکە تەنها هەر موچەیە یاخود داواکاری چترە ئێستا کە لە سنووری پارێزی سلێمانی هەڵابجە و خاڵێکی زۆر لاوازە بەڕاستی بۆ مامۆستای زانکۆ بەگشتی بەخۆشمە مامۆستا ئەحمەدیشەوە کە ئێمە ئێستا تەنها بڵین موچەکەمە، چونکە بەڕاستی بەداخەوە ئەم دەسەڵاتی هەرێم ئەبوایە
مەرجعیەکەی مامۆستای زانکۆ بووە لە هەموو ڕەهندەکان لە هەموو کێشەکان لە زۆربەی وڵاتەکانە کۆمەڵێک پسپۆر و کۆمەڵێک ڕاوێژکار مامۆستای زانکۆ لە پەرلەمان کۆمەڵ لژنەی دووسەکەی لە مامۆستای زانکۆ لە ئەنجومەنی وەزیران کۆمەڵ ڕاوێژکار دووسەکەی لە ئەنجومەی مامۆستای زانکۆ ئەمانە داڕشتنی سیاسەتی وڵات و داڕشتنی ئیداری وڵات بڕێوە بن بەڵام بەداخەوە ئێمە مامۆستای زانکۆیان ئەوە بچوو کردوتەوە من لەسەر جادە بۆستن بڵێم موچەکەم کە سەرەتایەتی مافی یعنی حکوومەتێک و دەسەڵاتێک موچەکە نەتوانێت بدا جیاوازێک دروست بێ بین دوو زۆنە بەڕاستی من لێرە حەزەکەم پامێکی بدێنم بۆ کاکپاڤیا جیاوازەکە دروست بووە؟ جیاوازەکە دروست بۆ زۆر من تەلەفۆنەکەی مامۆستا مەجاگەدارێک سەر تەلەفۆنەکەی مامۆستاکی برادرم لە هەولێر ڕای منی خەریکی بی چواری وەرگرم باش ئەڵێ من ڕەمەزانی سێم وەرگرتووە باش ئێمە تازەی سێ بەڵام هەر ئەمە ڕووکۆبوون و حکوومەت هەبوو سەرۆکی حکوومەت و جێگرەکە تێدا بەجارموزی دارایی دڵ حکوومەت بەیەک چاو سیر دەکا سەیری ناوچەکان دەکا بۆ بەریاریاندا و کورتینانەی کە هەیە لە موچە پڕی بکەنەوە کێشەکە لەوایە کاک حەکیم بەڕاستی حکوومەتی هەرێم یعنی زۆنی زەرد کە ئیدارەی حکوومەتەکەی ئەڵێ ئەمان داهات نادێن ئەمان ئەڵێن داهات نێراوە ئەو سزای سلێمانیە لەوە چی من تەسەڵ هەردووکیان ڕاستکەن لەوە چی هەردووکیان هەردوو زۆنەکە ڕاستکەن بەڵام پەیامێک هەیە بەڕاستی ئێمە بینیمان ماوەی پێویستە کاپیاڤێڵ کۆبوونەوەیکی 8 ساعتی کرد بە خوێندکاران بە کێشەی دەرماڵە یعنی تا حدێک حەل بوو یعنی بەڕاستی ناکێک لایەنی حزبی تەدەخل لایەنی ئیداری بکە مەفروض بوو خاڵی خێزانی لێک نایەتەوە کاکپاڤێڵ بانی کاکوباتی بکردایە تۆ بەرپرسی زۆنی سەوزی ڕاستە جێگەری حکوومەتی بەڵام بە طبیعەتی حاڵ بۆ ئەمری واقع مەسئولی زۆنی سەوزە ئەوی بان کردایە تیمێکی وەزاریت هەیە ئەمانە ئێوە ئیشتان چێ دەوێت یعنی هەر ها سارە وەرگرتن امتیازات و موچێ لەیە بۆ دیفاع دەگەڕێم وڵات دکتۆر بچینە ڕانیە لای دکتۆر هەرێم دکتۆر سوپاس بۆمان بەدەبوونی بەڕێزیشت سەبارەت بە بڵین ئێستا کە حکوومەت باز دەکا موچەی مانگی چوار بە تەواوەتی دەدرێ بە قسەی خۆیان لەبەرەوەی کە پشت بەداهاتی نەوت و بڵین 200 ملیارەکەی بەغدا دەبەستن خۆپیشاندان و بایکۆتی مامۆسایان کۆتایی پێدێت دوای ئەوەی کە ئەمڕۆ کۆبوونەوە هەبوو زۆر سپاس بۆ میوانداریتان بەخێراتنی هاوڕێم مامۆستا ئەحمەد و ئەو دکتۆرە بەڕێزەش دەکەم دەربارەی پرسیارەکەت هەرچەندە ئەوڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەگەڵ بە پرسانی خۆجێی پارێزگای سلێمانی و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان باسی ئەوە کراوە کە ئەو کێشەیە لە ڕێگەی داهاتی نەوتەوە چارەسەر دەکرێت بەڵام ئەوە تەنها قسەیە ئێمە هیچ شتێکی فەرمیمان بەدەست نەگەشتووە و تاکو ئەو دقیقە ئێستا قسەی تێدا دەکەم پێشەوەی بێن بۆ بەرنامە کۆبوونەوەی ئۆنلاینمان هەبوو لەگەڵ سەرجەم زانکۆکانی زۆنی سەوز لەوێ باسی ئەوەمان کرد کە بەرداوامی بدەین بە چالەکیەکانمان تاوەکو لەگەڵ دەسەڵات دەگەینە ڕێکەوتنێک تا ئەو دەقەش هیچ بەڵێنێکمان پێ نەدراوە و ئێمە وەکو مامۆستایان و فەرمانبەران لە زانکۆی ڕاپەڕین 2 هەفتە زیاتر بەرداوامی زیاتر لە 8 خۆپیشاندانمان کردووە تەنانەت وەکو یەکەمین جارە لە کوردستاندا لە ڕۆژ یەکەمین جەژنمان لە بەردەم زانکۆ کردووە من پێشگیری قسەکەی دکتۆر گشت دەکەم کە بەڕاستی فەرق و جیاوازی کراوە لە نێوان دوو زۆنەکەدا بۆ نمونە زانکۆکانی زۆنی ئەولاد پێش جەژن موچیان وەرگرتووە بەڵام ئێمە جەژن وسەماوەەر نەکردووە فشارێتی زۆر ئینجام سەماوەت بەڵێ ئەی داواکاریەوە تەنە هەر موچە نیە دکتۆر ئەو داواکاری کە بۆ یاتونەتە سەر جادە سەر شەخە لە ڕاستیدا ئەمە هەر لە یەکە ڕۆژۆکە دەستمان پێ کردووە گوتومانە ئەو جارە دەبێت داواکاریمان تەنها موچەنە بێ مامۆستای زانکۆ ئەرکی تەنهاوانە وتنەوە نیە بەڵکو دەبێت پێشڕەوەی کۆمەڵگە بێ ئەمە ئەگەر بە خۆشمان تەنها داواکاریمان موچەوێ بەڕاستی چین و توێژەکانی کە زۆر چاوەڕوانیان لە مامۆستای زانکۆیە ئێمە ئەو جارە کە هاتوونە سەر خەر لەگەڵ هاوڕەکانمان باڵێنی ئەوەمان داوا تەنها داواکاریەکانمان بۆ موچەنە بێ بۆ نمونە ئێمە لە زانکۆی ڕاپەڕین 2 جار گربوونەوەمان کردو بۆ پشتگیری ژینگە پارێزان کە لە ئێستادا دەبینین شارەکانی پارێزگای سلێمانی لە زبڵ و خاشاقدا غەرق بوون کە ئەوە بەداخەوە ژینگە پارێزانمانیان کرد و حەقیقتان پێ نادرێت ئێمە بە 2 ڕێکەوان پشتگیریمان کرد وارووا بڕیارمان داوە لە چالەکانی داهاتوودا بەرداوام پشتگیری چین و توێژەکانی کە بکەین ڕخنە لە کۆمەڵێک دیاردە و حاڵە بودین کە لە ئێستا کوردستانی بەرە وێرانبوون دەبا بۆ نمونە گرانبوونی نرخ گرانبوونی سوتەمەنی و هەروە نەبوونی یاخود کەمی دەرمان لە نەخۆشخانەکان و زۆر بابەتی تریش ئێمە بەنیازین کە ئیش لەسەر ئەو تەوەرانە بکەین واتە کارەکانمان تەنها بۆ موچەنە بێ بۆ ئەمە بەستا ئێمە تەنسیق و هەماهەنگیمان لەگەڵ هەموو زانکۆکان دروست کردووە وەروە چەندین لیژنەمان تەشکیل کردووە وەروە پلانی کورخان و درێژخانمان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵێ بەس دکتۆر هۆکاری چیە کە لیستی موچەی وەزارەتی خوێندنی باڵا هەموو جارێک لە کۆتاییدا دەندێت مانای چییە هیچ شتێک هەڵدەگرێت کە ئێستا ئەم جارش لە 25 مانگەدانراوە کە هی مانگی چوارە ئەلبەتە مانگی بڵین سێشتان درەنگ وەرگدێ وەکو موچەخۆرانی وەزارەتی خوێندنی باڵا
بەڵێ وڵاوە هۆکارەکە بەستەنها وەزارەتی خوێنی باڵا بەرپرسە وەکو بەرپرسی یەکەم زائیدەن وەزارەتی دارایی ئەگینا ئەمن 12 ساڵە لە وەزارەت خوێنی باڵا کار دەکەم هەمیشە وەزارەت خوێنی باڵا پێشتر پێش قەیرانی دارایی 2014 هەمیشە یەکەم وەزارەت بووە 15 بۆ 7 مانگ موچەمان وەرگرتووە لەوانەیە تەفسیرێک بکرێت بڵێوە بۆیە موچەی خوێنی باڵا لە ئاخری دادنین لەبەرەوەی گوایە ماوەسای زانکۆ پارەیان زۆرە یاخود موچەیان زۆرە بەقەناعەتی من ئەو قسەیە لەناو خەڵکدا بڵاوبووەوە کە ماوەسای زانکۆ وەکو حاکمەکان و وەزیر و پەرلەمانتارەکان وێنان دەکەن کە موچەمان زۆرە بەڵام ئەم لێرەوە دەمەوێت ئەوە بۆ ڕایگەشت ڕوونکەمەوە کە هەموو ماوەسایەکی زانکۆ موچەی زۆر نییە دەتوان بڵێم لە زانکۆدا ئەوانە موچیان زۆرە کە خاوەن پۆست و پلۆ باڵن لە سەرۆک زانکۆکانەوە بۆ عەمیدەکان ئەوانی تر بەتابەتی ئەوانی کە خزمەتیان کەمە دەتوانن بڵێم موچیان زۆر کەمە اینجا ئێمە لە زانکۆ تەنها مامۆستامان نییە فەرمانبەرمان هەیە ئێمە فەرمانبەرمان هەیە خاوەن ماڵ و منداڵە نەخۆشی درێژخایانی هەیە بەڵام 400,000 موچەیە بۆیە پێم وایە ئەو قەناعەتەی وەزارەت لەوانەیە لەوە دروست بووێت کە ئەوانە لەوانەیە پێویستیان درێک بە موچە بێت بەڵام ئەو شتە ڕاست نییە بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات دکتۆر مامۆستا ئەحمەد سەبارەت بە بایکۆتەکە ئێوە ستافی ناڕازیتانە هەرچەندە دکتۆر وتی هەموویان هەر ناڕازین بەردەوام دەبن یاخود دوایەوەی کە مرۆ حکوومەت بازدەو دەکە کە تاواکاری موچە کورتێنانەکەی پڕ دەکەنەوە و هەموو وەزارەتەکان موچی خۆیان وەردەگرن ئێوە بەردەوام دەبن لە بایکۆتەکە خۆی لەبەرەوەی لە ماوەی ئەم یەک دوو مانگی کۆتاییە زۆر تەرکیز خرایە سەر موچە بۆیە حکومەت وازانێت تۆ کە ئەم ناڕزایەتی و دەڕبڕیوە تەنها بۆ موچەی مانگێکە بەڵام بۆ برهێنانەوە بۆی هاوڵاتیانیش لەوانەیە هەندێک ئەم زانیاریان نەبێ کۆی گشتی موچە پاشەکەوتکراوەکان و ئەو لێ بڕینانەی کە چەندین مانگراوە ئێمە ئەژمارمان کردووە بە کۆی گشتی 30 موچاکە یعنی ئێستا ئێوە 30 موچەتان لای حکومەتە نزیکەی هەر هاوڵاتیەک 30 موچەی لای حکومەتە زائیدەن ئێستا بۆ نمونە چەند ملیۆن دینارە ئێمە یەکێک لە داواکاریەکان ئەوەیە یەکێک لە داواکاریەکان ئەوەیە کە هەموو دام و دەستگاکان بۆ هەر موچەخۆرێک ئەبێ ئەژماری بکە کە بە تەواوەتی چەندی لای حکومەتە یعنی ببێ بە ڕقم چونکە تا ئێستا بە تەقریبیە مەبەستم لەوەیە کە لە هەموو زانکۆکان یەکێک لە داواکاریەکان ئەوە بووە کە ئەژمارکردنی ئەو پارەی کە لای حکومەتەوە بکرێتە حسابێکی بانکیەوە ئەمان ئەگەر نیازی پاشیان هەبوایە چەندین ساڵ بۆ بواە ئەمەیان کردایە بەڵام نەیان کردووە ئێستاش ئەگەر ئەم فشارانە نەبوایە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی وەزارەت ڕووی نایە ینی فشاری ئێوەیە ئەم کۆبوونەوەی کە ئەمڕۆ سەرۆکی حکومەت و جێگرەکە لەگەڵ وەزیری دارایی و پارێزگاری سلێمانی و هەڵەبجە کۆبوونەتەوە شاری مامۆستانی زانکۆیە بەدڵنیاییەوە ئێمە ڕۆژی پێنجشەممە چووینە بەردەمی نووسنگەی قوبا تاڵەبانی بۆ چووینە ژوورەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەتا و کاک سەمیر هەورامی بە سوپاسەوە پێشوازیان لێکردین وتیان تاوەکو 16 و 17 مانگ موچەی مانگی 3 ئەدرێ دڵنیاش من لە بینی 25 تا کۆتایی مانگ موچەی 4 ئەدرێ بەڵام من گەیشتمە ماڵەوە مامۆستا عەتا پەیوەندی کرد وتی ئەم شەو تا بەیانی موچە ئەدرێ ئەگەر بانقەکان پارەیتیانی ئەمە چۆندرا ئەمە یەکێکە لە نمونەکان کە کاریگەری فشار پێشتر پێش چەند ڕۆژێ مەسرور بارزانی کۆنگرێ ڕۆژنامەوانی کرد ئەو باسی ئەوەی کرد کە کێشەی زۆنی سەوز کێشەی ئێمە نییە و ئێمە چۆن ئەڵێ ڕێکەوتنێکە یەکە موچە چۆن بدرێ بەڵام ئەمڕۆ ناچار بوون کە داهاتی نەوتیش بە پلەی یەکەم تەرخانەکرێ بۆ موچە ئەمە کاریگەری فشارە زایدەن ئێمە لێرە ئەمانەوێ سەردەمی خێمەکانی ژۆ بیر بهێنینەوە لە ماوەی 3 ڕۆژە پاشەکەوتی موچە لە 175 کەم کرایە بۆ لە 125 ئەو کاتە بیرمە کە وەزیری دارایی ئەو کاتە ڕێباز حەملان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی وای وتی ئێمە 3 ڕۆژە یەکدەنگن مامۆستانی زانکۆ مەوسم لەم سنوورەیە بەڵێ یاخود فشارەیە بۆی کە کۆتایی بایکۆت بێت خۆی بە دڵنیاییەوە دەسەڵات فشارەکە بۆ کۆتایی هێنان بەمانە چونکە ئەگەر فشار نەکات تاڵانیەکانی ئەوەستێ یعنی ئەوەی تاڵانی کرد ئێستا مەجبورە وردە بداتەوە ئەنجا من ئەوەم تەواو نەکرد یعنی 30 موچە قەرزارە حکومەت زائیدەن 8 ساڵە لە بەرزکردنەوەی وەستانەوە زائیدەن چەندین باج و ڕسومات بە نایاسایی زیاد کراوە ئەمانە کاریگەری کۆمەڵایەتی زۆر گەوری دروست کردووە بەڕاستی ئەگەر مامۆسای زانکۆ لەوەیە کورتی کاتەوە کە موچەیەکی وەرگرتووە و ئیتر ئەکشێتەوە ئەم جارە ئەبێ بەعیبەیەکی گەورە یعنی ئێمە لە ماوەی ڕابردووە ڕەخنەیەکی زۆر لە مامۆسایان گیرا کە بۆچی لە پێشووترە چۆنەڵی هەڵوێستیان نەبووە تا واقعەکە نەگاتە ئەمڕۆ بەڵام بەڕاستی ئێستا لەوانەیە پێویستی بە بەرنامەیەکی تر هەبێت کە باس بکەین لە 2014 و پێش 2014 شەوە مامۆسای زانکۆ چی کردووە بەڵام گوێنەگرتن هەبووە بۆیە ئەوەی لەسەر مامۆسای زانکۆ بێ کردوێتی بەڵام ئەم جارە واز لەم خەباتە مەدەنیە بێنێت تەنها لە پێناو موچە و دوو موچەیە بێ ئەوەی ئەو داواکاریانەی تر
پابەندیەکی ڕوونی هەبێ لەلایەن دەسەڵاتەوە ئەبێ بە عیبێکی گەورە. ئێستا مامۆسای بڕیارتەندا و موچەکەش وەرگن هەر کۆڵ نادەن. من خۆم لەگەڵ هاوڕەکانیشە باسم کردو و تو معایی بە مامۆسای زانکۆ وەکو مناڵێک کە گوڕووی گرت بێتە سەرجا دڵێ موچەکەم نەیتێ ناچمەوە هۆڵەکانی خوێندن چکە مامۆساش ئاماژەی پێیا دکتۆر عوسمان کە لە هەموو جیهانە ڕۆڵی مامۆسا لە پاڵوانەوتنەوەیە ئیشکردنە لەسەر کێشەکانی کۆمەلگا و پێشکەشکردنی چارەسەر. باشە دکتۆر پێشتر ویستە باسی جیاوازی زۆنەکان بکەیت یعنی جیاوازەکە دەکرێت وتت لە نێوان مامۆسای زانکۆ لەم سنوورە و لە سنوورەکەی بەدڵنیاییەوە زۆر وازەها دەنگ مامۆستای هەموو فەرمانبەران هەموو زۆنەکە بە هەموو فەرمانبەران و هەموو کاروباری حکوومەت لەم زۆنە لەگەڵ زۆنی زەردە جیاوازی هەیە یعنی بەلایکەمەوە کێشەی موچەکەیە بۆیە بەڕاستی ینی کاتی ئەوە هاتووە سیستمی حکومڕانی بگۆڕ ینی بیر لە خۆیان بکەنەوە ئەمەیەکەم جانێ و مامۆستاوتی ئێمە پێش 4 ساڵ بیرم لە کەناڵی کتاب دانیشتین هەر ناونە ئەنفالی موچە کەکرا پاشەکەوت بە 175 ئێستا بۆ چون دگۆڕاوە ئێستا هەر ئەنفالی موچی هەر ئەنفالە بەس بە شێوازێکی تر یعنی کابینەی پێشوو بە ڕسمی ئەوت من 125 خۆم ئەمان ناڵێ من ئەوە ئەڵێ فول معاشتێمێ 30 ڕۆژارێکیش ئەم جاکە بە 6 ڕۆژارێ کە سەیرێکی هەر 75 ئەوی ترە لێبڕینی شەر هەبوو هەر لێبڕینە هەر عینەشتە تۆ لە ساڵێکا 5 موچیان 6 موچە وەرگری کە سەیرێکی لە محەسیلات تۆ هەر 100 چی موچەت وەرگرتووە ئەگەر حسابێکی وردی بکەیت یعنی هەر پاشەکەوتەکەی ئەوە بەس ئەو بەڕاستەوە خۆتی پاشەکەوتێکم ئەم تۆزێک فێڵێکی تایە ناڵێ پاشەکەوتێکم ئەڵێ من معاشی فولێمەوە تە معاشی تەواوە بەڵام کە حسابێکی 6 ڕۆژجارێکە کەڵەتی 50 ڕۆژجارێک کەڵەتی 70 ڕۆژجارێکە لە ئەخیرا سەیرێکی تۆ پاشەکەوتەکە 180 نەک ینی ڕەحمەت لەک فندز هەم جارێ ئەڵێ هاو ڕەحمەت لە کابینەی پێشووتر اینجا بەڕاستی مامۆستا ئەحمەد ئاماژەی شتێکی ئێمە ڕاستە بێت داوا بکەین ژمارەی بانکیمان هەبێ بە صریح عیبارە سەرۆکیان کابینەی وتی ئەو کێشەی پاشەکەوتە کێشەی کابینەی نییە یعنی وە سوتا ئەمە ماسنجێک ینی ئەمە علاقەی منی نییە و تەواو سوتا بۆ قەرزە کۆنەکان ئێستاگەر قەرزداری ئاوبی کابینەی پێشوش بێت ئەوەش بۆ ناڵێ کابینی پێشووە ئەنجا کاک حەکیم بەڕاستی مەسەلەن موچەکەش نییە تۆ بۆ وەزعا بە ئەنفالکردنی موچەکە ئەنفالیشی ئەکا بۆ شێوازە ئەداتی ئەنجا لاکە وەک مامۆستاوتی ئەمە 6 کامێرە بۆ دانێ وەختێکە زانی سیارەی گەفرۆشی ئەڵێ 5 میلیۆن کامێرایە ئەنجا وەختێکە زانی وەسڵەکە بواتەوە ئاوەکەی 700,000 وەسڵی کارەبایە نازانم 800,000 وەختێکە زانی معاشەکەمی ڕۆشت زەریبەی نازانم چێسە تۆ هەندێک مامۆستای زانکۆ هەیە پەنای بێتە بەر بازار کارێکی تایبەتی خۆیەکە لوژنەی خۆی پیاکە کە زەریبەی قەتعەکەی پێوێ هەر مەتر مربع 5,000 اینجا زەریبەی نازانم پرشتنی خۆڵە من هینەکەم بۆ هاتبوو لە کلینیکی خۆم 6 نوع زەریبەی تیاوە هەر لە خۆی نووسرا بوو زەریبەی پیشە سەتاحەڤەی کری خانووکەت کەی دوکانەکە سەتاحەڤەی زەریبەی پیشە هەیت لە خۆی ناوی کۆمەڵی زەریبەی ناوە کە حسابێکی تۆ بێ ساڵانە 6 میلیۆن بۆ 7 میلیۆن بێ بە هین تەنها شارەوانی کۆمپانیایەکی تریە ئێستا دەستە بەسەری کۆمەڵای چەند کەس دات ئیشەکە سەتاحەڤەی موچەکەی ئیش بێ بە حکوومەت یعنی بەداخەوە وەزیرێکی گۆڕان بە شانازیەوە باسی کرد من 900 میلیۆن دینارم کۆکردوتەوە لەو هینا تۆ 900 میلیۆن دینار داهات کردو بۆ حکوومەت بە ناوی زمانی اجتماعی یعنی بەڕاستی ئەمە تەنها ئەوە نییە موچەکەت ئەنفالەکە لە لایکی ترەوە ئەو تۆزش کە داتێ لێش دەسەنێتەوە بە ناڕاستەوە خۆ ئەمە کێشەی هەر موچەکار بۆ خۆی یعنی بیەوە بە خۆی تەواو وازمان لێ بێنن باشە بەس وتت هەر مامۆستایەک ناڕازی نەبێت تۆ مامۆستای زانکۆی نابینی بەڵێ بەتەکیید ینی مامۆستایەک تۆ 3 مانگە موچەت نایەتی و لەگەڵ هەولێرا فەرقت کا و 2 زۆن بێ و جیاواز بێ و 175 موچەکەی بڕیتی و دوایی کردی بە ڕبع موچە و تر تۆ ناڕازی نەبی تو قسەی خۆت نەگەوە ناوەڵام مامۆستای زانکۆ نییە مامۆستای زانکۆنی بەڵام گلەیشیە دکتۆر ڕەنگە ڕوبەڕووی ئێوە نەبێ بە چەندێک مامۆستای زانکۆ یعنی دەڵێن وەکو پێویست ینی هەڵوێسیان نەبووە لە کاتی پێویست لە پشگیری چنگ توێژەکانی تر ڕاز نییە ئەمە هەموو مامۆستای زانکۆ هەیە بەتەکیید ئەوە ڕاستە کەم تەرخەمی لە ئێمەشەوە ئێمە ئەبوایە لە سەرەتای گرێبەستی نەوت حل لە گرێبەستە گەندەڵەکانی نەوتەوە لەو سەرتاوە کە زانیمان لە سەرتا شەڕی ناخۆ بەڕاستی لە 91ەوە 92 کە بوو بە شەڕی ناخۆ مامۆستای زانکۆ بۆیە لەو کاتاڕۆڵی هەبوایە بیوتایە وەرن ئەم دوو حیزبە بۆتان ئەم شەڕی ناخۆی بۆستێن تا بەڕاستی کەم تەرخەمی لە خۆشمان هەیە بۆچی کەم تەرخەمی لە خۆمان هەیە بەڕاستی بەداخەوە ئەم دوو دەسەڵاتە ئەم دوو حیزبە زۆر بەوردی و بە زیرەکانە کە ئیشەکەن مامۆستای زانکۆیان کرد بە 6 پارچەوە ئێستاکەیت مامۆستای زانکۆ بۆ نمونە ڕۆژگارێک هەبوو بزوتنەوەی گۆڕان با بڵێن میلیۆنی کەسی لەسەرا کۆ کردبووە بڕۆخێ گرتبووە و معاشیش هەبوو موچە هەبوو بازار ئێستاڵم کاکە تۆ بەس تەنها دەنگدەرانی کورسێک بێنە سەر شەقام
لاانێ حکوومەتەکە بگۆڕێ نایەت یعنی کە ماف و امتیازات هەیە بە کەسێک ئیتر ئەو جەماعەتە کاتە چاپ ئەو پەرکردنی دەچوونی توێژەکان هەیە لە مامۆستای زانکۆ بە سیاست کرابێت لە هەموو چینەکان هەیە لە زانانی ئاینی هەیە لە مامۆستای پەروەردە هەیە هەمووی کردو بە 6 پارچەوە یعنی بۆیەکەوە مامۆستا ئەزانێ زۆر بە قورسی تۆ لەوانەیە سەد مامۆستا کۆکی تۆ زۆر بە قورس بەناڕەحەتی مە سەد مامۆستا لە کاتێک کە مافی هەموویان خوراوە مەفروضە تۆ هەر ئێستا بڵێ مەبیانێتمە سەر شەقام زانکۆ داخەم چەند مامۆستا 2200 مامۆستا تر ئەبوایە 2200 مامۆستا حضوری هەبوایە لەوێ بەڵام سەیرێکی 100 ڕۆژێ 50 ڕۆژێ 7 ڕۆژێ 8 ترسیشان هەیە وایە هەندێکی ترسە هەندێکی ئینتیمای حزبی هەیە هەندێکی بەیعازی حزبیە جوڵێتەوە یعنی حزبەکەی پێڵێ ئەمڕۆ بایکۆت دەکەی ئەمڕۆ بایکۆت ناکەی ئەوە کێشەیە ئەوە پەرتەوازیانەکە باشە دکتۆر مامۆستا ویست شتێک بە وڵایەتی بینیم هەبوو ئەویش ئەوەیە ینی بابەتێکی مەریوان وریاقانە لەسەر پیشەسازی دروستکردنی نخبە وەک ڕایەت بۆیە دکتۆر ئاماژەی پێیاوتی هەیە حیزب دروستی کردووە بۆیە وەکو ڕایەت چیان پێ بوتێەوەنەوەکەن ینی خاوەن بڕیاری خۆیان نین جامە بۆ هەموو چینەکانی نخبە ڕاستە ینی چۆن حیزب مامۆسای زانکۆی دروست کردووە مامۆسای ئاینی دروست کردووە ڕۆشنبیری دروست کردووە ئەمانە حیزب چی بکە ئەوان مبڕێڕی و پەردەپۆشی بۆکەن سوپاس دەکەم دەچینەوە ڕانێ دکتۆر هەرێم سەبارەت بە گرەی لە مامۆسایانی زانکۆ دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم گلەی هەیە لەوەی کە وەکو پێویست پێشتر لەگەڵ چینی توێژەکان بە تایبەت کە نزیکن لە بڵێن قوتابیان و ئەوانە وەکو پێویست دەنگیان نەبووە یاخود ڕۆڵیان نەبووە لە گۆڕانکاری پەیوەندی بە خودی مامۆسایانی و پەیوەندی بە زانکۆ و وەزارەتەوە هەیە ئەو کارەکە چیە بڵێ؟ بەڵێ دەستخۆش بەڕاستی ئەو گلەیە لە جێی خۆیدا من ماوەی پێشستا بە وتارێک بە 20 خاڵێک باسی ئەوم کرد کە بۆچی کۆمەڵگە گلەی مامۆسای زانکۆیە یعنی چەندین خاڵم باس کردووە کە نەکرد خوێندکاران هەموو چینی توێژەکان گلیان لە مامۆسای زانکۆیە من ئەو پرسیارە بەڕەوا دەزانم پێم وایە دکتۆریش ئاماژەی پێدا کە مامۆسای زانکۆ هەر لە دوای ڕاپەڕینەوە بە ئەرکە خۆی هەڵنەستاوە خۆی بە پرسیار نەزانیوە لە کێشەکانی کۆمەڵگە بێدەنگی هەڵبژاردووە تەنانەت مامۆسای زانکۆ لە کێشەکانی ناو زانکۆکانیش بێدەنگی هەڵبژاردووە هۆکارەکەشی ئەوەیە کە وەکو جەنابیان ئاماژیان پێدا یعنی چەند هۆکارێکە یەکێک لەوانە ئەوەیە کە بەشێک لە مامۆسانی زانکۆ بەحەقخواان نەبوونێ بەحەقخواان ناتوانانی بڕوانامە بەدەست بێن حیزب پۆستی پێداون و بەشی شتریان کادری حیزبن و هەروە بەشی شتریان بڕوان بە خەباتی مەدەنیە و بەشی شتریان هەر دەتوانم بڵم لە خودی کە ساعتی خۆیانە کە پێیان وایە مامۆسای زانکۆ تەنها ئیشی ئەوەیە جانتایەکی پێ بێ لاپتۆپێک بچێ دەرس بڵێتەوە تاو عیلاقی هیچ نەبێ بەڕێی من ئەو گلانە لە جێ خۆیدان بەڵام ئێمە نابێ بەڕەهای ژوار بڵین پێما وا بێ هەموو مامۆسای زانکۆ بێ مۆقیفوە هەموو مامۆسای زانکۆ ڕۆڵی نەبووە بەڵکو دەتوانین بڵێن ئەوانەی کە ڕۆڵیان هەبووە بەشداریان لە خەم و پرسەکانی کۆمەڵگە کردووە ژمارەیان زۆر کەم بووە و ئەو گلێ لە جێ خۆیدا بەڵام دەکرێت ئەوە چاک بکرێ لە بەرۆی لە زۆربەی وڵاتانی جیان ئەم بخۆم کە پسپۆڕیم تاریخە لە زۆربەی وڵاتانی جیان مامۆسایانی زانکۆ لە ڕووداوە مێژوویەکاندا ڕۆڵی سەرچیان بینیوە و پێشڕەوی کۆمەڵگە بوون. بەڵێ دکتۆر گیان بەڵێ فەرموو بەڵێ دکتۆر بەڵێ هەر باسی ڕۆڵی مامۆسایانی زانکۆ بوو بەرز پێ دوایە بەس ئێستا و بڵێن هەمانگە دروست بووە لە نێوان مامۆسایانی زانکۆ کە بتوانرێت فشارێک دروست بکات گۆڕانکاریەک دروست بکات ئەگەر چەندە پێشتریش جۆرێک لە پەرتەوازەیی هەبوو بێت. بەڵێ دەتوانم بڵم لە دۆخی ئێستادا بەڵێ ئەو تەبایە دروست بووە ئەو هاوبیری و هاهەڵوێستی دروست بووە کە مامۆسای زانکۆ دەبێ لەو چوارچێوە تەسکە بچێتە دەرێ بەشداری لە پرسەکانی کۆمەڵگا بکە و خەمی کۆمەڵگای بێ و ئێستا ناتوانم بڵم زۆرینە بەڵام دەتوانم بڵێم ئێستا کەمینەیەک وردە خەریکە دەگات ئەو قەنەعەتەوە ئێستا چەندین تۆڕی پەیوەندی دروست بووە لە نێوان مامۆسایانی زانکۆکانی کوردستاندا کە پێویستە مامۆسای زانکۆ بێتە ناو خەڵکەوە بەشداری بکات لە سەرجەم ڕوودا و پێشاتەکان کە لە داهاتوودا ڕوو دەدەن و مامۆسای زانکۆ تەنها خەمی موچەکەی نەبێت تەنها خەمی ناو زانکۆکەی نەبێ و دەبێت مامۆسای زانکۆ لەو چوارچێوە بێتە دەرێ و خۆشبەختانە من گەشت بینم کە کۆمەڵێک کەسایەتی ئێستا پێشڕایەتی ئەو ئاڕاستەیە دەکەن کە بەڵێ دەبێت لە داهاتوودا مامۆسای زانکۆ بگۆڕدرێت. باشە بەس دکتۆر لە بنەڕەتە مامۆسای زانکۆ دەبێت چ ڕۆڵێک ببینێ وەکو بەرەزوت نابێ هەر وانەوتنەوە بێت ڕۆڵە سەرەکیەکەی چییە کە بتوانێت بیکات؟ ئەوەی کە من شارەزایم هەیە ئەوەی مامۆسای زانکۆ لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو بەشدارە لە دەرەوەی زانکۆ بۆ نمونە
لە بازاری کار لە کاتی قەیران و ئاستەنگ و کێشەکان یعنی ئەمە لە عراق و کوردستان دەژین بەردەوام کێش و قەیرانمان هەیە زانکۆکان تەنها ئەوە نییە کە دەرز بە تەڵەبە بڵێنەوە بەڵکو زانکۆکان دەبێت سنتەری توێژینەوەیان هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی کۆمەڵگا من بەڕاستی وەکو شخصی خۆم چەندین جار پرۆژەم تەقدیم کردو پرۆژەم پێشکەش کردو بۆ چارەسەرکردنی کێشەکان لە شارەکەم لە دەفەرەکەم لە ناوچەکەم و تەنانەت پرۆژەم بۆ وەزارەتی خوێندنی باڵاش نردووە یان یەکێک لەو شتانی کە دەمێ ئاماژەی پێکەم کە بەداخەوە دەبوو ماوەسانی زانکۆ چەندین ساڵ باسییان کردبە کە ئێستا کاتێکی باسیکەن ئەویش ئەوەیە کە دەتوانم بڵێم دکتۆر ئاماژەی پێکرد کە ئەنفالی موچە من ئێستا دەڵم ئەنفالی علم ئێستا علم ئەنفال کراوە زانکۆکانی کوردستان دەتوان بڵێم خاڵی بوونەوە لە علم زانکۆکانی کوردستان ئاست علمیان بە جۆرێک دابەزیوە کە هیچ کاتێکوان نەبووە سەردەمی بەعسی جوان نەبووە بەداخەوە ئەو بابەتە کەمترین قسەی لەسەر دەکرێت ئێستا وای لە هاتوو زانکۆکان بوونە بازارێک بۆ فرۆشتنی بڕوانامە یعنی زۆر بە ئاسانی خەڵک بەبێ مادوون بڕوانامە دەهێنێت دەچێت لە دەرەوە شەهادە دەکرێت زانکۆکانی کوردستان لەوە بێمنەتن یعنی بێ هەڵوێستن کە ئەوە لە هەمووی خەتەرترە بەڕێی من یعنی ئەوە زۆر خەتەرە ئێمە داهاتوو دوای چەندین ساڵ ئەنجامەکەی دەبینین کە ئەو ئاسانی لە علمدا ئەو ئاسانی لە بەخشینەوەی شەهادەدا کە چ مەترسێکی هەیە چ ئەندازیارێک دروست دەکات ئەندازیارێکی خەتەر دروست دەکات دکتۆرێکی خەتەر دروست دەکات مامۆستای دروست دەکات کە خاڵیە لە علم کەەوە بەداخەوە ئێستا لە زانکۆکاندا هەیە کەمترین قسەی لەسەر کرا ئەمن وەکو شخصی خۆم چ بە پرۆژە چ لە ئەکاونتی فەیسبوکم چەندین وتارم لە وێبسایت و لە تۆڕی کۆمەڵاتی نووسیوە لەسەر دابەزنی علم گلێم لە کوێی ئەو کێشە زانستیانە هەیە کە لە زانکۆکانی کوردستان ڕوە دەکە بەڕای من وەزارەتی خوێندنی باڵا بەپرسا دەتوانم بڵێم وەزیرەکانی خوێندنی باڵا تا ئێستا چەندین وەزیری خوێندنی باڵا گۆڕاوە کە حیزب دیاریان دەکات کە ئەمن پێم وایە هەڵێکی زۆر گەورەیە دەبێت وەزیری خوێندنی باڵا بێلان بێ کەسێکی ئەکادمی پرۆفشنال و تەکنۆکرات بکە خەمی کۆمەڵگەکەی بێ بەڵام بەداخەوە وەزارەتی خوێندنی باڵا یاخود وەزیری خوێندنی باڵا پشکی حیزبەکانە بۆ پڕکردنەوەی پۆستەکانە بۆ ڕازیکردنی چەند کەسێکە و دەتوانم بڵێم ماوەی چەندین ساڵە ئەو قەیرانە زانستێک کە لە زانکۆکانی کوردستاندا دروست بووە حیزبەکان لێ بەرپرسارن و دەتوانم بڵێم ماوەسانی زانکۆکانی کوردستان هیچ پرسیان پێ ناکرێت لە داڕشتنی پەیڕۆ و پرۆگرامی خوێندن لە زۆر شت دەتوانم بڵێم لە وەزارەتی خوێندنی باڵا کەمینەیەکی نوخبات چەندین ساڵە بە بڕیار و ڕێنمایی بڕیار لەسەر چارەنووسی کۆی مامۆستانی زانکۆ خوێندکاران دەدەن بەبێ ئەوەی نەک خوێندکاران پرسیان پێ نەکرێت تەنانەت مامۆستانیش پرسیان پێ ناکرێت بۆ وەزیری خوێندنی باڵا و بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵا کە سەردانی زانکۆکان دەکەن تەنها لەگەڵ ئەو مامۆستانە کۆ دەبنەوە کە پۆستیان هەیە جارێک دانانیشن لەگەڵ مامۆستاکان بڵێن ئێوە معاناتان چێ جارێک لە خوێندکاران دانانیشن جان معاناتان چیە ئەم بەڕاستی لەمەوە لێرەوە ئەوە بە فرسەت زانم ئاماژە بە ڕۆڵی خوێندکاران کەم بەداخەوە دڵێم ئێستا لە استراتیژەتی وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکاندا ئەوەی حسابی بۆ نەکرێت خوێندکار هیچ ساوی بۆ ناکەن کە سەرچاوی داهاتی نیە دێتە زانکۆ دیناری پێ نیە دێن سیستەمی ئەوروپی لەسەر تاقیید دەکەنەوە سیستەمی بۆڵۆنیا و نازانم چی لە کاتێکدا تەڵەبە لاپتۆپی پێ نیە زانکۆکان ژێرخانی ئابووریان نیە تەڵەبە هیچ داهاتێکی نیە ئەمن کە لە بەریتانیا خوێندنم تەواو کردووە تەڵەبە لە کاتی خوێندنیشدا بژێوێکی زۆر باشی هەیە دەرفەتی کاری بۆ دامی کراوە لە بانقەکان پارە وەردەگرێت یعنی بە قەرز تەڵەبەی جامیعە لە وڵاتانی ئەوروپا تەنانەت لە ئێرانیش یعنی پارە لە حکوومەت وەردەگرێت پارە لە بانقەکان وەردەگرێت بۆ پارە پێی دەخوێنێت بژێوی دابین دەکات سەربەرزانە پێی دەژێت ئێمە بەداخەوە دێڵم جێگەی داخە کە ئێستا لە زانکۆکان سندوقدانراوە بۆ کۆکردنەوەی پارە و خێر و سەدەقە بۆ تەڵەبە کە ئەوە بەڕای من لە شکۆی تەڵەبەکەم دەکاتەوە کە ئەوە حکوومەت کەم تەرخەمە باڵا سوپاس دەکەم دکتۆر مامۆستا ئەحمەد سەبارەت بە وەزارەتی خوێندنی باڵا بڵێن وەڵامدانەوەی هەیە بۆ ئەو ناڕەزایەتی و پایکۆتانەوەی ئێوە هاتانە بەڵێ ئەوەی ڕاستی بێ ئێمە لەگەڵ جەنابی وەزیر دانیشتین وە ڕێی ئەوە داوامان کرد لەبەرەوەی لە دانیشتنەکەیە وتی داواکاریەکان سێ ئاستە بەشێکی لەسەر ئاستی زانکۆیە بەشێکی لەسەر ئاستی وەزارەتە بەشێکی لەسر ئاستی ئەنجومەنی وەزیرانە و ئەوە پێویستی بە بڕیاری سیاسیە ئەوەی کە تایبەتە بە وەزارەتەکە جێبەجێ کراوە نەخێر تا ئێستا نەخێر تایبەتە بە وەزارەتەوەی بۆ نمونە بابەتی پاداشتی توێژینەوە هەبوو کە گوایە چۆن ئەڵێ بە بڕیارێک وەستێنراوە وتی هەوڵێن ئەکتیڤیکەینەوە بەڵام تا ئێستا نەگەیشتۆتە ئەنجام بۆ محازەرە و شت گوایە لە داهاتی زانکۆ بدرێ یعنی هەر لەویا وتی دەسی پێ بکەنەوە بەڵام مانگێکی بەسەرا ڕۆیشت محازەڕی 4-5 مانگ نەدراوە ئیشی لەسەر نەکرا ئەوانەی کە زۆر گرنگ بووتی پێویستی بە بڕیاری سیاسی هەیە یعنی ئەوەی کە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیرانە وتی پێویستی بە بڕیاری سیاسی هەیە بۆیە ئێمە داوامان کرد کە کۆبوونەوەیەکی هاوبەش لەگەڵ کاک دکتۆر بەرهەم و پاڤێڵ تاڵەبانی ئەگرێبین کاک دکتۆر بەرهەمان بینی بەس ئێمە داوامان کرد بەیەکەوە بێ تاوەکو چۆن ئەڵێ ینی لە زۆرینەی سەرچاوەکانە قوبات تاڵەبانی کۆبوونەوە ناکە چکە ڕەنگە کەسەکە پەیوەندی بەوە بێ حکوومەتەوە نوێنەری حکوومەتە لەم ناوچەیە ئێمە باسی ئەومان کرد ئێمە لەگەڵ قوبات تاڵەبانی ئەزمونێکی تاڵمان هەیە یعنی چەندین جار داواکاریمان پێشکەش کردووە نەمانتوانی بیبینی
ینی ناتانتوان نەخێر و جوڵامی نێوەتەوە و ئێمە ڕۆژی پێنجشەممە کە سەردانی نووسنگەکەیمان کرد تەنانەت ئامادەنی بتانبینی نەخێر ئێمە ڕۆژی پێنجشەممە کە سەردانی نووسنگەکەیمان کرد چکە بە ڕێز مامەساعەتە ئەو کاتە هەر ئەو کاتە ئەو بەڕێوەبەری نووسنگەکەی بوو ئێمە لە 6 2007 ئەو کاتە کاقوبات لە سەردانێک لە ئەوروپا گەڕایەوە وتی ئەوروپیەکان سەرسان بوون بەو چاکسازیەی کە ئێمە ئەیکەین بە هەماهەنگی لەگەڵ بانقی نێودەوڵەتی باشە ئێمەش ئەو کاتە خۆتان نەزانن قیمەی قەیرانە داراییەکە بوو لە ڕێی نووسنگەی پەرلەمانی کوردستانەوە داواکاریەکمان ئاڕاستە کرد وەک ڕێکخراوی داکۆچی لە زانکۆ پەیمانگاکان وتمان لەبەر ئەوەی ئێستا زانکۆ پەرلەمان داخراوە ببورن میوانداریتانەکەین لە زانکۆ بزانین ئەم چاکسازیە چییە ئەبێتە هۆی ئەوەی کە چۆنەڵی کێشەی موچە چارەسەر بێ و سەرەتای ساڵ دیسان خۆپیشاندان و بایکۆت سەر هەڵ نایەتەوە ئێتا ئەم ڕۆژ بە جوابمان وەرنەگرتووە و من بەما بەساعەتا بیریم خستەوە وتم پاش ماوەیەک پەیوەندیمان پێوەکردن وتتان کاقوبات کۆبوونەوەی یان وەفدی بیانی زۆر هاتووە بۆ لای مەجای نەبووە و تا ئێستا جوابتان نەبوو و ئەمڕۆ بۆیە مەجبور بووین ئێستاش داواتان کردبووە جارێکی کەش ئەمەمان بیر هێنایەوە وتمان ئەم جارەش مەیکەن بە جارەکانی تر ئەم هەندێک شت هەیە پێویستی بە بڕیاری سیاسی هەیە بەناوبڕەکەوە بگرم دەگەڕێم وڵات بەڵێ بنێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەمدێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەمدێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر عوسمان پێویست لەسەر ئیدارەدانی سلێمانی کێشەی موچەی مامۆستا و بەدەمەنوهاتنی چەند لەبێژە لە سەر شەقامن بەڵێ بەڵێ ئیدارەدانی وەکو کادوتۆری لە ڕانیەوە ئاماژێکی پێەیە بە کورتی مەسەلەی دابشکردنی پۆست یعنی کێشەکە لەوایە ئەمە قەیناکە ئەم پۆستە دابەژەکەی محاسە حیزبیە با بڵین وەزارەتی خوێنی باڵا ئەمە پشکی یەکیەتی و وەزیرێکت داناوە بەڕاستی کاتی ئەوە هاتووە ئەمە پامی شە بۆ کاک پاپێڵ هیوادارم یعنی گوێی لێم بێت و لەم و دوش بێ ئیشی لەسەر بکەی هەر باشە پامەکە چیە؟ پامەکە ئەوەیە کە تۆ تیمێکی حکومەت دەنێری بۆ هەولێر کە بەزەقی خۆت هاوارەکەی بەزەقی ئەڵەی موچی ئێمەیان بڕیوە داهاتی ئێمەیان بڕیوە یعنی ڕۆژە چی زۆر سیر بەڵێ داهاتی کابرا چێ بۆ هەولێر ئەی باشە بە تو ئاچێ ئەی بۆ نێری بووە بۆ یاڵی بچوە هەنیز هێنێکی زۆر سیر بوو ئەڵێ وڵا هەولێر تەنانەت داهاتی کامەرەکانی ژەبا بۆ هەولێر ئێکاکە مێڵە بڕ کامەرەکەی خۆتە بی ئەی کوژێنمەوە
کامێرە کوژە من ناودا بەڵام آخر میدیایەکی تێ قسەی دەکا بەڵام ئەمڕۆ هەر کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بوو ئەوە ڕاگەندراوی کۆبوونەکەی دەڵێ بەیەک چاو سەیری هەموو ناوچەکان دەکەین خاڵەکە لەوایە کە تۆ تیمەگەنەری بۆ هەولێر تەنها مەگەرە دوو سیارە و حیمایە و امتیازات و موچەوەگرێ بەلای کەمەوە 6 مانگجارە ئەنجومەنێک دروست کە لە حزبەکەی خۆت لێپرسینەوەی راپۆرتێکی 6 مانگیە کاقوبات چەند کابینەیە جگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە هەتای ساڵ سەنگاندی بۆ نەکراوە هەتای سەبان تۆ لە ئەنجومەنی وەزیرانەکەی حزبەکەی خۆت سەرکردانی حزبەکەی خۆت ئەڵێ جیاوازیەکرێ بوجەکەی ئێمە ئەبن سزای سلێمانیەیە باشە تۆ کاکە بەیاننامەیە ئەمە چەند مامۆستایە کە ئەوە دەڕۆژە وەستاوە هەر سەردانیکانەکەم بەیاننامەیەک تەلەفۆنێک ئەەکەم یعنی بەڕاستی کەم تەرخەمێکی زۆر هەیە یعنی هەتا ئێستا ئەگەر کەم تەرخەمی ئەو نەبێت کاک پاڤڵ دانیشێ لەگەڵ خوێندکارانە بۆ دەرماڵە 8 ساعت لەگەڵانە دانیشێ لە بوجەی خۆی هەندێک تعمیری قسمی داخلی حزبە بوجەی حزبە ئاخر بۆ ئەوە نەکردا هەڵەکە لەوا بوو سەرۆکی حزب هاوسەرۆکی حزب لەگەڵ مامۆستای زانکۆ دابنیشێ لەگەڵ نازان بەڕێوەبەری بانک دابنیشێ ناکرێ ئیشی ئەو نییە خۆی بڕاستی ئیشی ئەو نییە بەس بۆ کاک پاڤڵە بووە کاقوباتی بانک کەدا بتایوەرە کاکە لەم کابین ئەمە ئیشی تۆیە ئەم زۆنە عیدی تۆیە کوا دەرماڵی خوێندکاران کوا موچی ئەم زۆنە بۆ تەخیر بوو ئەو جیاوازێ بۆ کراوە موچەکە لە کوێ بڕاوە ئێکاکە تۆ نوێنەری منی لەو کابینەیە یعنی بەلای کەم کاکە 6 وەزیرەکەت وەزیری بڵی خوێنی باڵا کە معنیە بێم هەموو وەزیرەکان کە لە هیچ کاکە ئەوە معاشی ئەم وەزارەتە نەدراوە لە هەولێر مامۆستەکانی هەر مامۆستای تۆیە لەوێ بۆ دراوە لە ڕمانگی ڕەمەزانە بۆ لێرە تایسە نەدرا کاکە بەیاننامێ بڵاو بکەرەوە پرسیارە بکە لە کۆبوونی ئەنجومەنەکە بۆ هەمووتان هەر مجاملەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەموو مجاملەکە هەموو دانیشێ من ئەوە داهاتم پیا کردو ئەوە پارەم گەڕانەوە بۆ حکوومەت و ئەوەم پیا کردووە باش یعنی کێشەکە لەوایە ئەو لێپرسینەوە لە پۆستەکانە نەکرێت هەر بۆ ئاراستەیە بەس چارەسەرێ خۆت زۆر چارەسەری واری ڤایرۆس و بڵین ڤاکسین و ئەوانەی چارەسەر هەیە بۆم دۆخە ڕاستەکەی وەڵی ئەمە پێشتوتریش هەر لەم منبەری بەڕێزی ئێوە فتوای کەما لەسەر کۆڕۆنا وتن نە ڤاکسینێکی سەرکەوتوو دروستەکرێت بۆم ڤایرۆسە نە چارەسەرێکی بۆ دروست کەس چاوەڕی نەکات ئەم دۆخەش و کۆڕۆنا بینن بەڕاستی نە ئەوە تا وەکو ڤاکسینێکی بۆ دروستکردنەوە تا چارەسەرکرێ ئەگەر بم ئاراستەیە بڕات بەزێک پامیترم هەیە ڤاکسین دەڵێ بڵێن ڤاکسین دیژنەوەڵات دروست ناکرێت کێشەکە لەوایە کە ئەمەوێ بەڕاستی ئەو حیزبانە دەسەڵات مامۆستای زانکۆ وەکو کەسێکی تێکدە سیر نەکە ئێمە چەکمان پێ نییە شۆڕش بکەین و بیر و خێر و تێکی بین ئێمە کەسانێکی ئەکادیمین هاتوین کاکە چیتان زیوە ڕێکەوتنیە بکەین چۆن ئەو زیانە گەڕێنەوە چۆن چارەسەری دۆخەکەن و کۆمەڵی حەلتانێنێ کۆمەڵی ڕاوێژ بکەن بە دۆخەکە بەلای کەمەوە تۆزێک باشتر بێت باشە دکتۆر مامۆستا بە کورتی دەسمە لای کاک دکتۆر هەرێم وت بەنیازمون لەگەڵ هاوسەرۆکیەتی کۆبوونەوە بکەن بۆچی لەبەرەوەی وەزیر وتی پێویستی بە بڕیاری سیاسیە ئەمە یەک دوو هەم خوێندکارەکان دوای ئەوەی کە پاڤڵ تاڵەبانیان بینی بوو وتی ئەو شتانی کەوتومانە ئالاساس ئاگادار نییە جا ئێمەش ئەو بەڵگانەی کە هەمانوتمان ئەخینە ڕوو کە هەرێمی کوردستان تاڵان کراوە لەوانەیە تۆ ئاگادار نەبی ئەگەر تا ئێستا ئاگادار نەبی فەرموو ئاگادار بە سەبارەت بە دکتۆر بەرهەم سەرچاوەکەی لەوە هات کە ئەو یاسایەکی پێشکەش پەرلەمان کردووە بۆ گەڕانەوەی پارە تاڵانکراوەکان بەزەوە تایبەتە بە عێراق فەرقی نییە چکە ئێرەش باسی پاڵەوە پارەی بە تاڵان براو بۆ دەرەوەیە بەڵێ بە تایبەتی لە ئێستاە نازام ئەگەر لە هەواڵەکان ناتێبینیتان کردبیان خۆتان تیشکتان خستبێتە سەر تەنها لە بەریتانیایە نزیکەی 15 ملیار پاوەنی دار و دەستەی بۆتین دەستی بەسەراگیراوە بۆیە لێرەش یەکەم هەنگاو لەو پرۆژەیە کە ئێمە پێشکەشمان کردووە ئەگەر بیانەوێ ڕاستەقینە چاکسازی بکەن وەکو نیاسپاکیە کە ئێمە بتوانین باندی وەربگرین ئەبێ لێوە دەست پێ بکە سپاس دەکەم دکتۆر هەرێم سەبارەت بە زانکۆ ئەوەی کە بەڕێزت باس کرد یعنی وتت ئەنفالی زانستەیە لە زانکۆکان ئێستا گرنگترین بڵین خەلەل و نەخۆشی زانکۆکان وەزارەتی خوێندنی باڵا چییە لە ڕووی داهاتەوە بێ لە ڕووی سەربەخۆیی زانکۆکان بێت لە ڕووی توێژینەوە و بڵین ئامێر و بیناو ئەوی زانکۆکان بێت بەڵێ دەتوانم بڵێم زانکۆ هەر بۆ خۆی کە دامەزراوە لە کوردستان تەنانەت لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەر لە ئەوە لەوە کێشەی هەبووە و کێشەکان بەردەوام بوون بەڵام زۆربەی کێشەکان کە تەشەنیان کردو بەهۆی خراپی بارودۆخی سیاسی و سەربازی و ئابووری عێراق بووە ئەوەی کە پەیوەندی بە کوردستانیشەوە هەیە زانکۆکان کە دروست بوون لە قەیراندا دروست بوون بۆ نمونە هەر لە دوای راپەڕی نەوەتویە کە ساڵی 92 زانکۆی دووەک و زانکۆی سلێمانی دروست دەبوونەوە لە کاتێکدا دروست بوون کە
حکوومەتی عراقدام دەستگاکانی لە کوردستان کێشابەوە قەیرانی دارایی و دواتر بەسەردا شەڕی ناخۆی بەسەردەهات دواتر بەشێکی تری زانکۆکان کە لە کوردستان دروست بوون بە شێوازێکی زۆر ناسروشتی دروست بوون یعنی بەشێکی زۆری ئەو زانکۆیانە کە دروست بوون لە ئەنجامی پێداویستی کۆمەڵگەوە نەبوون بەڵکو لە ئەنجامی مەزاجی شخصی و بڕیاری حیزبی و تەنانەت عشایریش دروست بوون بۆیە ئێستا لە زانکۆکان جۆرێک تەنانەت ئەو کێشە زانسانی کە ئێستا لە زانکۆکان هەیە لە چەندین ڕۆوە ئەم دەتوانم بەڵام ئێستا زانکۆکان بۆ خۆیان نەخۆشن هەتاکو خۆیان تیمار نەکەن ناتوان چارەسەری کێشەکانی کۆمەلگا بکەن و ئێستا گەورەترین کێشەی زانکۆکان کە پرسیارەکەی جەنابتە ئەوەیە دەتوان بڵێم زانکۆکان نە لە ڕووی زانستی نە لە ڕووی کارژێڕی نە لە ڕووی دارایی و سەربەخۆنی يعني ئەگەر سەربەخۆیان هەبێت چۆن سەرۆکی حزبێک دێ داخلی تەڵەبەی چاک دەکاتەوە لە کاتێک داوە ئیشی حکوومەتە لە لاش تریشەوە دەتوان بڵێم زانکۆکان هیچ جەسەڵاتێکیان نیە وەزارەتی خوێندنی باڵا تەوقی زانکۆکانی گرتووە زانکۆکانی کۆنتڕۆڵ کردووە زانکۆ بێ بەشێکی تازە بکاتەوە دەبێت پەنا بە وەزارەت بەرێ زانکۆ پێویستی بە پرۆژەیەک کە بە پارە سەرف دەکات پێویستی بە توێژینەوەیە دەبێت پەنا بە وەزارەت بەرێ زانکۆیەک دەبێت ئیشیش ئیداری بکات دەبێت کتاب و ناکتاب بکەم بە چەندین ڕۆژ ئەمن بۆ خۆم یەکێکم لەو کەسانە کاتێک کە لە ڕانیەوە پرسیارێکم هەبووە لە وەزارەتی خوێندنی باڵا لە ڕێگەی زانکۆکەمەوە ئاڕاستی وەزارەتی خوێندنی باڵام کردو زانکۆکەم وەڵامی لا نەبووە 2 ساڵی ڕێکە ئەو وەڵامە نەهاتوتەوە لە کاتێکدا دووری نێوان ڕانیە هەولێر ساعت و نیوەکە یعنی بە 2 ساڵی ڕێک وەزارەتی خوێندنی باڵا وەڵامی کتابێکی زانکۆی ڕاپەڕینی نەداوەتەوە کە من پرسیارێک وەلام دروست بووە کەواتە کێشە هەرە سەرچێکە ئەوەیە کە زانکۆکان بۆ خۆیان نەخۆشن کێشیان هەیە دەبێت ئێمە کێشەی زانکۆکان چارەسەر بکەین ئینجا باز لە چارەسەرکردنی کێشەکانی کۆمەڵ باشە دکتۆر زانکۆ نەخۆشە یاخود بەرز بۆ تۆ بۆ وەزارەت و بۆ حکوومەتەکەش بڵێن دەتوانین بڵێن زانکۆش زۆر جاروا دەڵێم زۆر کەسەیە کە زۆر چاوەڕوانی لە زانکۆ هەیە دەڵێ زانکۆ بۆ ڕۆڵنی ئەوشتانە ئەم هەم جارێ قسە دەکەم دەڵێم زانکۆش بەشێکە لە کۆمەلگا ینی کاتێکە وتارە نووسی باسم لە کێشەکانی زانکۆ کرد بۆ خەڵک لێ لە ماوەسای زانکۆ هەیە بۆ گۆڕانکاری ناکە ماوەسای زانکۆ سۆپەرمانیەک ئێمە دەبێت بزانین زانکۆ لە کوێیە زانکۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زانکۆ لە وڵاتانی دواکەوتووە لە وڵاتانی جیهانی سێمە خۆ ئێرە ستۆکۆڵم نییە ئێرە سوید نییە ئێرە لەندەن نییە بڵێ زانکۆ گۆڕانکاری بکە چۆن زانکۆ گۆڕانکاریت بۆ دەکات کە وەزارەتی پەروەردەت شکستی هێناوە لە پرۆسەی پەروەردە کارتی تەندروستی شکستی هێناوە ئایا ئەتۆ داوا لە زانکۆکانی کوردستان دەکەی گۆڕانکاریت بۆ بکەن وەکو ئەوروپا پێشکەوتن بۆ بکەن کێشەکان بۆ سارەسەرکەن ئایا بۆ خۆی لە کوردستان زمینەی پێشکەوتن لەبارە ئایا پەرلەمانت حکوومەتت وەزارەتەکانت دیموکراسیت ڕاگەاندن وەکو ئەوروپا تاکو زانکۆکان وەکو ئەوروپای بێ کەواتە ئێمە بەڕاستی وەڵامی ئەو پرسیارە بدەین اینجا زانکۆکان سەرڕای ئەو کێشانەش بارکی خۆیان تا ڕادەیەک هەستاون بۆ نمونە دەتوان بڵێم بەشێک لە ماوەسانی زانکۆ زۆر توێژەری بەناوبانگن توێژەری زۆر باشن توێژنیوان کردو باسی کێشەکانیان کردووە بەڵام کێشەکە لەوەیدا کاتێک کە تۆ دەسەڵات گوێ لێ نەگرێ سەدان توێژینەوە بکە ماندووبوون کە توێژینەوەکات گوێرە توێژینەوەکان ناگیرێت دکتۆر توێژینەوەکان ینی دەتوان نەگەر پشتیان پێ بەستێ لە بوارە جیاوازەکان ببنە چارەسەر بۆ دۆخێرێ گویان لێ ناگیرێت بە کورتی بەسپاسەکەم دەتوانم بڵم تا ئێستا لە کوردستان زۆر بەکەمی گوێ لە توێژینەوە گیراوە لە هەموو کێشەکاندا لە کێشەکانی کۆمەڵگە لە کێشە ئاوریەکانە لە سیاسەکان ئەگەر دەسەڵات بێوێ ماوەسانی زانکۆکانی کوردستان بە چارەسەرێکی خۆماڵی دەتوانن چارەسەری کێشەکانی کۆمەڵگە بکەن ئەویش بەچی بە تەرخانکردنی بودجە بۆ توێژینەوە بۆ نمونە دەوڵەتی چۆکو ئیسرائیل ساڵانە پارێکی زۆر تەرخان دەکات بۆ توێژینەوە ئەم لە دەسەڵاتی کوردی دەپرسم تا ئێستا ساڵانە چەند دەدا بە توێژینەوە لەو بودجێکە بۆ کوردستان بۆ هەم سێکتەرەکە تەرخان دەکرێت ئەسڵان لەوانەیە هەر باسی توێژینەوە شەر نەکرێت باشە دکتۆر ئەوەی کە دەشکرێ گوێ لێ ناگیرێ بەڵێ وەکو سارنووسی خوێندن ئێستا تاکەی بایکۆت بەرامێ گرفتی بۆ دروست دەوێت چکە پێشتریش بڵێن خۆپیشاندانی قوتابیان و خوێنکاران هەبوو ماوەیەک داوام نەکرێت سەشکە داوام نەکرێت منهەجەکەی چیوا خوێندراوە گرفتی بۆ دروست نابێت بە کورتی بێ سوپاس دەکەم دەتوانم بڵم ئەوە بە پێی زانکۆ دەگۆڕێ بۆ نمونە زانکۆیەکی وەکو ڕاپەڕین کە لە پێش هەموو زانکۆکانی تر پرۆسی خوێندن دەست پێ کردووە لە هەمووانی زووتر تەواو دەبێت ئێمە خوێندنمان کۆتایی پێ هاتووە تەنها تاقیکردنەوەکانی سەری ساڵمان ماون بەڵام لە زانکۆکانی تر بەڵێ کێشە دروست دەبێ و زۆر دەرس فەوتاوە و ئێمە دەزانین کە زۆنی سەوز زۆنی بایکۆت و خۆپیشاندانە هەر دواتر کۆڕۆناشی بەسەرداهات نەک تەنها خوێندکارانی زانکۆ بەڵکو خوێندکارانی ناوەندی و ئامادەیش پێتریش بەهۆی بایکۆتی ماوەسانی پەروەردەوە زیانی بەرکەوتووە بەڵێ ئێستاش لە مەترسیدا بەڵام بەداخەوە دێڵێم نەدەسەڵاتی کوردی گوێی لە مەترسی ئەوەیە کە خوێندکاران بن دەتوان بڵم خوێندکارانیش بەهۆی ئەوەی کە بێهیوان هیچ داهاتوویەکیان نیە حکوومەتیش پلانێکی بۆ گەنجی بۆ دەرچوانی زانکۆنیە بۆیە دەتوانم بڵم خوێندکارانی زانکۆش جویان لە بایکۆت نیە دەتوانم بڵم تا ئێستا کە بایکۆت کراوە پرۆسی خوێندن ڕاگیراوە تا ئێستا گوێم لە تەڵەبەیەک نەبووە تەلەفۆن بە مامۆستاکە یاخود بێتە زانکۆ یاخود مزاهرەکە بڵێ کوا خوێندنەکەم لەبەرەوەی دەزانێت هیچی وایەکی نییە دەتوانم بڵم تەنها بۆ پڕکردنەوەی کاتەکانی دێ بەداخەوە دێڵم کۆ جێگی زۆر داخ بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ماوەس ئەحمەد کاتمان کەمەوە بە سپارت بە
بڵێن تەداخلی حزب لە زانکۆکان و ئێستا باسی ئاڵگۆڕی سەرۆکی زانکۆکان و ئانەش دەکرێت بڵێن لێرە و لە هەولێریش هەمووی لەسەر بنەمای حیزبیە ڕاگرە بڵین سەرۆکی بەشە بڕیاردە نازانم سەرۆکی زانکۆیە یان لە دێرەکانیەتی بەڵێ زۆرین لێسەر بنەمای حیزبیە راپۆرتێکی ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی هەیە 2015 تایبەت بە گەندەڵی لە هەرێمی کوردستانە یەکەم هۆکار ئەگەڕێنێتەوە بۆ بە حیزبیکردنی هەموو دام و دەستگاکان لەبەرەوەی راپۆرتەکە هی 2015 ئەڵێ 24 ساڵە لەسەر بنەمای کلانتالیزم نیپۆتیزم حیزبێنە خزمێنە پۆست تەوزیعەکرێ لە نەتیجەی ئەمەوە تۆڕی بەرژەوەندی دروست بۆ پاترۆنەچ نێتوارکس ئەمانە بۆ بەرژەوەندی تاکە کەسی و حیزبەکانیان ئیشەکەن بۆیە تەماشاکەی هیچ دام و دەستگایەک ئیشی خۆی ناکە یعنی لە ئێستا ئێمە لەگەڵ هەندێک لە خوێنکارە گفتوگوی ئەوەمان کرد کە خوێنکار زەرمەند دەبێ وتم خوێنکار زەرمەند لە داخستنی زانکۆ وتم خوێنکار زەرمەند دەبێ ئەگەر زانکۆ بەم شێوەی ئێستای بەردەوام بێ یعنی خۆی شتە ڕاستەکەوەی کە دایستا کە ڕاوەستاوە زەرمەند نابن ماوەستا نەخێر چونکە وەکو وایە تۆ هەزەکە دەخوێنرێت ئاخر مستەکەم لە چیدا بەڵێ قازانجەکەی لەوەیە دکتۆر دلاوەر علادین لە کتێبی نیشتیمانسازیە ئەڵێ لە کۆتایی 2009 کە چوم لە وەزارەت دەست بەکار بووم سەیرەکەم لە کۆی 12 زانکۆی ئەهلی 5 دۆسییان نییە لە وەزارەت یعنی بە قاچاق کراونەتەوە ئەڵێ کە ویسمان دای خەینوتیان چۆنە بێ تازە کراوەتەوە ئەڵێ وەکو ئەوە وایە چێشخانەیەک خواردنی خراپ با بە خەڵک بەڵام دای نەخەی بڵی تازە کراوەتەوە ئیفلیسکردنی زانکۆی حکمی هەیە لە بەرامبەر زانکۆی ئەهلی ئێستا خۆی زانکۆکانی ئەهلی کێشەکان لەوێدایە یعنی هیچ زانکۆیەکی ئەهلی نییە کە بە زانکۆ ئەمریکیەکەشەوە کە ئیشی خۆی بکات یعنی تۆم هەموو زانکۆ ئەهلیەت هەیە بەم ناوە زەخمانە بۆچی نەیانتوانیوە ئیش لەسەر کێشەکانی کۆمەڵگا بکەن چونکە بەشێکە خوێنی گشتی ئیفلیس کراوە مەسم سیاست لەم کردەکانە هەیە آخر ئەو خوێن زیندوکردنەوەی کەتی تای بڵێ ئەوان بەو ئامانجە کردویانە بەڵام مەبەستم ئەوەیە کە خوێندنە ئەهلیەکە چارەسەر نییە ئەشڵان ئەوانە کێشەیەکی گەورن بۆ کۆمەڵگا چونکە هەمووی نایاساییە یەک زانکۆی ئەهلیمان نییە بە یاسایی کرابێتەوە خوێندن چی بەسەر ئێستا بڵێ خوێندن ئێمە لەگەڵ خوێندکارەکانە پەیامان بۆ بڵاوکردنەوە وتمان ئەگەر حکومەت بێتە پێشەوە ئێمە چارەسەرمان هەیە بۆ خوێندن تم بۆ نمونە من لە 83 بۆ 86 خوێندکاری ئامادەی سلێمانی بوو هاوینان مامۆساکان خولیانە کردەوە بە خۆڕایی وەکو ئێستا نەبوو ئێستا ئەو هەموو پەیمانگایە بەو ناوە زەخمانە بەپارە کراوەتەوە بەڵام چونکە پرۆسەکە لە پێناو پارە و بازرگانیەکی ڕەشە کاریگەری لەسەر کۆمەلگانیە سپاس دەکەم دکتۆر سەبارەت بە تۆ هاوڕای کە خوێنکاران یعنی زەرەر قوتابیان خوێنکاران زیان ناکەن ئەگەر هەر بەرداوام بە یاخۆت ئەحمەد دەزانێ کە دوێش ئەگەدارن هەمووی سیستمێکمان هەیە ئێستا پێڵەن پۆڵۆنیا سیستمێکی هێنا سیستمێکی زۆر ئەنتیکەیە پۆڵۆنیایە باش تەوان سیستمەکە خۆی 15 هەفتەیە هەر لە پڕە کاکەیان بە 6 هەفتە یعنی بینی خوانی دوورن ئەمەش لەوانەیە گەر 15 هەفتەی فعلی بێ بخوێنی بە ئیمتیحانەوە لە خوانەوە کلینیکیاوتی 6 هەفتەیان خۆتیان بکەن بە ئیمتیحانی فاینال تەواو کۆرسەکە تەواو بکەن ئێستا لەمەش لەوانەیە هەر ئەگەر مانگی تیش داوام نەبێ یەکسەر کاکە بیکە بە فاینال بیکە بە 3 هەفتە یعنی تەرتیبێکن بۆ بەنسبەت خوێندکارانەوە بەڵام بەڕاستی ئێمە ئەبێت لە خەمیوانی من لەگەڵەوە شانی بەڕاستی کە زانکۆدا بخرێ ینی شتێکمان بەدەستەوەیە یعنی دای ناخی ئاوایە داخی خوێندکار زەرمەند دەبێ ئێمە بۆیە بەڕاستی کەم تەرخەمیش بوون لە خوێندکار کاتە چۆ شەقام بۆ دەرماڵەکەی ئەبوای هەمومان لەگەڵ نابۆستانەیە ئەوەش کەم تەرخەمیکی ئێمە بوو بەڕاستی من لەگەڵ یان نابوو لە یەکەم دەقەوە هەتاو بۆ ژمارەی زۆر بەس دکتۆر من بە نسبەت داخستنەکەەوە وتم تێبینیم هەیە یعنی داخستن بە مانای داخستن نا داخستن بەو مانایی کە سەر لە نوێ بینایی بکەیتەوە یعنی چۆن هەندێک جارەبینی شارەوانی بینایەکی ڕاگرتووە چونکە کاری نایاساییتیایە یعنی هەموو ئەو قاچاقچێتی کە لەسەر سنوورەکان باسکراوە لە ناو زانکۆشە هەیە تۆ بۆ ئامانجا بێدایخەی کە قاچاقچێتی تیانێڵی قاچاقچێتی لە پێدانی نمرە بە هەندێک خوێنکار قاچاقچێتی لە وەرگرتنی ماستەر دکتۆرا توێژینەوە بڵێ زۆر زۆرە ئەی بۆچی زانکۆکان ئیشیان نەکردووە من با یەک پرسیار بکەم لێرەیە بەس لە زۆنی سەوزە سیانزە کۆلێجی یاسامان هەیە بەس یاسا سەروەر نییە ئەیکەواتە ئەم کۆلێجانە خەریکی چی بەس بڕوانامەی ماستەر و دکتۆرای ساختەوە زۆرە بەڵێ زۆرە ئەی بۆچی واقع بە ساختە بێتە مامۆسای زانکۆش بەڵێ دکتۆر چارەسەرەکە هەیە بە دۆخە وڵی چارەسەرەکە زانکۆ بەگشتی بۆ توێژەکانی تری بەڕاستی دۆخەکە زۆر فەرمانبەرایشتە هەر لەگەڵ ناوانمان هەر لەبیر نەبوو ڕەنگەڵان ئەو کەمتەکەمی تریشە فەرمانبەرێکم ترجا دەستی پێ کرد تەوان بکەنجا بناسبە فەرمانبەر بایکۆتیان کرد دوای مامۆستا دەستی پێ کرد فەرمانبەرانی زانکۆ من هینێکی نووسیە تا لە هیچ گروپی خۆمان هەبووتم ئەوە مامۆستا وتم فەرمانبەر لە ئێمە بەهڵوێستر بوون
ئەبێ ئێمە بچینە پاڵ ئینی ئەوە ڕەنگە دۆخیان خراپتریش بێت لە ڕووی موچەوە فەرمانبەرەکە زۆر بەتەکی زۆر خراپترە بەڕاستی دۆخێکە بێ هەموو بێتە سەرخە دۆخی زۆر مەترسیدارە یعنی ئەمە چارەسەر نییە ئەوە معاشی مانگی چوارمان ناوە 5 ئەین هیچی چارەسەر نیەوانە یعنی کێشەکە لە موچانیە لە بوجانیە لە عقلێتی بەڕێوەبردنە وەکو باسم کرد کا لە حیزبەکانەکەم قەی ناکاکە 100 ساڵیکە بۆ ئێوە يعني تعودي من وكم مصلي إذا كنت تعودي كمان 100 صالك لم زوناي كتي حكم به بس كان 100 صالكش بارتي لزوي زرد حكم به بس كان بس او كان كبوستك ان بكستك بسرب حزبك يخش بقيناك بلام لي برسلو استيعابك احتوائك راوشكاري بودان ليش نالي دهات نبن كاك امتياز هذا كي باب بو كاس حزبك بلام كاك بالله امر راوشكار تكاك لاني اكاديمي لاني زانستيوا بام راوشكار به بقيادي ام بوستك برا ليش نالي دهات نبن دعوة بهيج هو بالتأكيد دهات بر يعني هیچ مان نکرد سپاس دەکەم دکتۆر گەر شتێکت مابێ زۆر بە کورتی سپاس دەکەم دکتۆر هەرێم زۆر سپاس وەڵام من دواوتم ئەوەیە کە گەشتبینم کە ئەو شتانە چارەسەر بێ ئەوەی کە ئێستا ڕوودا لە کوردستان پێی دەگوترە قەیران زۆربەی وڵاتەم بۆ قۆناغەدا تێپەڕیون و مەسلەی گەندەڵی مەسلەیەکی زۆر ئاڵۆزە من لێرە ئەو ڕۆلای هاوڕەکانیش ئەو شتم تاکید کردەوە ئێمە پێمان خۆشن ئەو دۆخە ڕووی داوا داخستنی زانکۆکان مامۆستا لەسەر جاد دەبێت تەڵەبە هیچ چارەسنیشی نەبێت لە باردۆخێکی دەرونین زۆر ناجێگیردان سپاس دەکەم دەبێت دەسەڵات بێتە پێشێ و مامۆستانی زانکۆش پێیان خۆشە ئەو کێشە و قەیرانە چارەسەر بێت بەڵام بە گرنتی واروە بە چارەسەرکردنی کێشە زانستی ئیداریەکانیش سپاسان دەکەم زۆر سپاس بۆ سێلاتان سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ سپاس